دەزگای ستاندەر دوایین پێام لەبارەی هەڵبژاردن ڕادەگەیەنێت. بۆچی داوای بەشداری فراوانی خەڵک دەکات؟ لانوێترین ڕاگەندراوی دەزگای ستاندەر کە لەبارەی هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بڵاوی کردوتەوە، داوای بەشداری فراوانی خەڵک دەکات و دەڵێت چەندە ڕێژەی بەشداری بەرز ببێتەوە ئەوەندە گەرەنتی گۆڕانکاری زیاتر دەوێت، بەتایبەت کە دەرفەتی دەزوەردان زۆر کەم بۆتەوە. دەقی ڕاگەندراوەکەی دەزگای ستاندەر بە ناوی خودای گەورە و میهرەبان. ڕاگەندراوی دەزگای ستاندەر لەبارەی بەشداری هاوڵاتیان لە دەنگدان هاوڵاتیانی بەڕێز، وەک ئاشکرایە بەیانی 20دا دەنگدانی گشتی بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەچێت. هەڵبژاردننی ئەمجارە وەک پێشتری ژووتومانە بە هەموو پێوەرێک جیاواز و چارەن و سازە، بە جۆرێک ئاراسەی قۆناغی داهاتووی هەرێمی کوردستان لە نێوان بەردەوامی قەیران و هەڵە ستراتیژیەکان بەهۆی زۆرینەیەکی ناڕاستەقینە و هەوڵدان بۆ ڕاستکردنەوەی دۆخ و ژیانی خەڵکو و پەیوەندیەکان لەگەڵ بەغدا و پرسی تەوتین. ئێستا ئاراسەکان بە تەواوی جیاوازن لە نێوان ئەوانەی دەیانەوێت درێژە بە قەیرانەکان لەگەڵ بەغدا بدەن، لەگەڵ ئەوانەشی ئەگەر بە ڕێژەیەکیش بێت هەوڵی کۆتایی هێنان بە کێشەکان لەگەڵ بەغدا دەدەن. لەبیرتان نەچێت لە ڕابردوو فراکسیۆنی پەرلەمانی هەیە نەک هەر یاسایەک بڕیارێک لە قازانجی هەژاران نەبووە، بەڵکو ڕێگریش بووە بۆ ئەوەی هەرێم لە ڕووخان ڕزگار بکەن، کۆتایی بەتاڵانی بهێن و چارەنووسینەوەی داهاتوو مسۆگەر بکەن. بۆیە داوا لە خەڵکی کوردستان دەکەین بەیانی بە گەرموگوڕی زۆرەوە ڕوو لە سندوقەکانی دەنگدان بکەن و دەنگ بدەن لە پێناو گۆڕانکاری و کۆتایی هێنان بەو دۆخە چەک بەستووە. بەشداری نەکردنت زەرەر و زیان بە خۆت و میلەتەکەت و چارەنووسی هەرێم دەگەیەنێت. دەنگدانی تایبەتی دوێنێ سەلماندی دەسەڵات وەگرابرد و ناتوانێت دەزوەردان بکات و بەهۆی بەرتیل و ساختە چیتر حکومڕانیت بکات. ئەوەی ئێستا ماوە بەشداری ئێوەیە کە تا چەند فراوانتر بێت گەرەنتی گۆڕانکاری و کۆتایی هێنان بەو دۆخە فراوانتر دەکات. دەزگای ستاندەر 19 ئۆکتۆبەری 2024 هەولێر.